ئەوەی دەیبینن دیمە نیگەڕانەوەی یەکەم کاروانی حاجیانە لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە کە پێکهاتووە لە ١٩٠ حاجی. کە سوکار و خانەوادەکانیان بە پەرۆشیەوە چاویان لەسەر گەڕانەوەی حاجیەکانیانە، بەشێکیان بە گریان و چاوی پڕ لە فرمێسکەوە چاوەڕوانی ساتی بینینەوەیان دەکەن. دڵمان زۆر زۆر خۆشە لە ڕۆژێکی پیرۆزدا لە جێ شوێنێکی پیرۆز دێنەوە، زۆر دڵمان خۆشە. ڕەبی نەخشە لە هەموو مسلمانان بیخوا خێر و بەرەکەتیان هینابیتەوە، خوا پێ و قەدەمیان بەخێر بێ، خوا بە قسمەت کە ئینشاءالله. بەنیازی چیانی؟ وەڵڵاهی بەدر بەنیازم بەس مالیەکە زەعیفە لەبەر ئەوەی دەنازۆ بەدر زۆر حەزم لێیە. چیتان هەیە بۆ حاجیانی؟ وەڵڵاهی خوا لێ قبولیان کە سەفەریان خێر بێ، ئەوەی ئەشتی خوا بەنسیبی کە ئینشاءالله بەنسیب هەموو مسلمانان. لە دوای گەڕانەوە و شادبوونەوەیان بە کەسوکاریان بەشێک لە حاجیان بۆ پەیام دەدوێن و دەڵێن گەشتە ڕۆحی و ئیمانیەکەیان بەوتە باز ناکرێت. ئەوان لەم سەفەرەدا تەواوی کاتەکانیان بۆ مناجات و خۆپاکردنەوە لە گوناه و تاوان تەرخان کردبوو. عیبادەتەکانمان هەموو کردە، دوعامان بۆ ئێوە کردیە، بۆ وڵات و بۆ هەر هەموو کەسمان کردێ بەڕاستی، یعنی بۆ هەموو دۆست و ئازیزان و خۆش ئەوی بیناسین و ناسین بۆ هەموو دوعامان کردووە. ئینشاءالله خوای گەورە بە قسمەت ئێوەش دەکا، ئێوەش سەرکەوتوو بوون. ئینشاءالله ئەو سەفەرە پیرۆزە، ئەو شوێنە پیرۆزە بە قسمەت هەموو مسلمانان دەکا ئینشاءالله. یعنی سەفەرەکە ناتوانم بژێڕمەوە بەڕاستی. من كل فج عميق لە هەموو شوێنێکی ئەو جیهانە، لە باکوور لە باشوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا، هەر هەمووی هاتووە کۆبوویتەوە لە یەک کاتدا، هەمووی بە یەک دروشم، هەمووی بە یەک جلوبەرێک، هیچ کەسێک لە هیچ کەسێکی تر گەورەتر نییە، هیچ کەسێک لە هیچ کەسێکی تر فەزلی زیاتر نییە. بەڕاستی ئەوە پێمان دەڵێ کە حەج فێری زۆر مانای گەورەمان دەکات کە لە ژیان هەتا نەچێمە دەر نازانی ئەو مانایانە فێربی. بۆ هیوادارین ئەو کەسانی کە چوینە حەج، ئەو کەسانی کە ئەو سەفەریان کردیە کاریگەری هەبی لەسەریان، نەک تەنها بۆ ئەوە چووبن هەر وەکو ناو دەنگێک و هەوەکو ناوێک کە ئەوە بەڕاستی کارەسات. چۆینە وێندەرێ زۆر دڵمان خۆش بی، چۆینە مەدینای جێ پێغمبەر صلی الله علیه و سلم، چۆینە بایتێ دڵمان خۆشتر بی، چۆینە عەرەفێ دڵمان گەڵە خۆشتر بی. هاتینەوە الحەمدولیلا محەممەدجی واجبەی خۆیکردن بە ساخ و سەڵامەتی گەڕاینەوە، الحەمدولیلا زۆر خزمەتێمان دەکرد. لە 2 ساڵی ڕابردوودا بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا گەشتی حەج بەڕووی وڵاتاندا داخرا. لەم ساڵیش بەهۆی نەمانی مەترسیەکانی پەتای کۆڕۆنا زیاتر لە 1,500,000 مسلمان بۆ جێبەجێکردنی فەریزەی حەج ڕوویان لە عەرەبستانی سوعودیە کرد و لە نێویشاندا 2120 حاجی هی هەرێمی کوردستان بوون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.